بەڵێ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لەگەڵتان لە بەشی دووهەمی بەرنامەی دووجار بیرکەرەوە کە تایبەتە بە ڕەوشی دراما کوردیەکان. کاک دڵشاد پێش ناوڕەکە و پرسیارم لێ کردی مامۆستا کامران ئاماژەی بەوە داوتی یەکێک لە کێشەکان ئەوەیە کە سیناریستمان نییە واگەر سیناریۆیەکیش بنووسرێتەوە ئەوترێت لاوازە ناتوانێت مخاتەبەی عقل و مێشکی بینەر بکات. لە ڕاستی خۆی کێشەی گەورەی ئێستا درامای کوردی و تەنانەت فیلمی کوردی سیناریۆیە بەڕێی من ڕاستە لە زۆرینەی دنیا دەرهێنەرەکان خۆیان نەبن بە سیناریست. سیناریۆ تەنها من خۆم سیناریۆم خوێندووە و لە بواری سیناریۆ تۆ بە ئەکادیمیات بەڵێ بە ئەکادمی سیناریۆم خوێندووە بەڵام خوێندن تەنها گرنگ نییە بۆ سیناریۆ نووسین یعنی گرنگ نییە شەرتێک ئەکادیمی سیناریۆ خوێندە بێ تەنها ئەو بتوانێت سیناریۆ پێویستی بە معریفەیە پێویستی بە خەیاڵە پێویستی بەوەیە تۆ چۆن ڕۆمان نووسێک ڕۆمانە نووسێت تۆ ئەوە سیناریۆ بنووسی سیناریۆ تەنها ڕستکردنی دیمەن و مەشاهد نیە ڕاستە لە ڕووی تەکنیکیەوە من پێویستم پێوەیە لە ڕووی معریفەیەکی گشتیەوە بزانم معلومات مەبێت لەسەرەوەی ئالێتی سینەوە بنەماکانی سیناریۆ چین مەشاهید چۆن ڕێکەخەم حەدەس چۆن دروستەکەم بینای کارکتەر چۆن دروستەکەم هەموومانە چۆن دروستەکەم ئەکتەری وامان هەیە دا ئەمێنێ بەدەست دیالۆگی سیناریۆ چکە دیالۆگەکە ئەوەندە ڕەقیکە ئەوەندە ڕۆحیتیانی ئەکتەرەکە نازانێت چۆن تەمسیلکە ئیتر هەوەندە تاقیت ئەڵێ خوێنێتەوە بۆیە بنەمای دراما و بنەمای فیلمی سیناریۆ لە ڕاستیە بۆ من بەپێی ئەزمموی ناخۆشی من دوو سیناریۆم هاتە بەرهەمهێنان لە هەردووکی تووشی ئەزمونێک نم کە سینارەکان یەکێ لەوان گەرمیان و کوێستان و کە لە نیوەی ڕاگیرە سیناریۆکی کەشم کە بەرهەم هێنراوە هیچ کەناڵێک نەبووە تا ئێستا کاکسەلار ینی بۆ ئەوەی بزانە ئەوەی کە من ئەیڵێم ئەو تێڕوانم هەیە بۆ سیناریۆەوە ئەو معریفە و خەیاڵم کە بۆ سیناریۆ بنیاتنانی ڕوودا و تۆ باسی پرسیارەکە ئەمەیە پرسیارەکە بینە سەرچینە ئەو درامانی ئێستا بینین لە یەکێک لە نقطە زوعفە گەورەکانی سیناریۆیە کە سیناریۆی زۆر لاوازە بەس خۆت سیناریستی بەڵێ من نەمنووسیوە ئەوانە من ئەڵم ئەو درامانەی کە ئەیبینین ئێستا ئەو فلیمانەی کە ئەیبینین بناماکانی سیناریۆ و بنەمای خەیاڵ معریفە هەستەکەی و غائبەتیایە غائبە لە پشتی ئەو سیناریستەوە ئەینووسی ئەو سیناریستە تەنها هاتووە دیمەنی بڵین ڕست کردووە و کۆمەڵی حەدەسی دروست کردووە تەنانەت لە دروستکردنی عقدەشان نەیتوانیوە وا بکا لە بینەر کە مەشهد دوای مەشهد تۆ باست لە سیاسەتی کللتوری کرد بڵێ وتە ئەمە زۆر گرنگە کە هەبێت و لە ینی لەوەوە شتەکانی تر سەرچاواگرێ و باست لەوە کرد کە بۆ نمونە و ئەشوترێت دراما تورکیەکان بە تایبەتی ینی بە شێوەیەک لە شێوەکان دەعمێکی زۆر باشی لایەنی گەشتیاری وڵاتەکان چکە شوێنەکان دەرەخات چی ئەکا بە دیقەیەکی زۆر جوان بە کوالیتیەکی بەرز ئیشەکان تەرحەکرێت و تەسویرەکرێت و یعنی بینەرەی بینێت ئەی تۆش سیناریستی تۆ چیت کردووە بۆ ئەوەی یعنی وەکو سیناریستێک ئەم درامایانەی ئێمە لایەنی گەشتیاری تیا دەرکەوی یعنی لایەنی گەشتیاری وەکو نمونەیەک کللتوری کورد خەمەکانی کورد چ سیناریۆیەکە بۆ ینی بە شێوەیەک لە شێوەکان خەمی کورد ئەوانەی ئێستای بینی پێت وایە مخاتەبەی یاخود تەفاعلی کردبێت لەگەڵ خەمی خەڵکە ئەگەر لەگەڵ خەمی خەڵکە تەفاعلی کردبێت گەل لە سەرەتای پرسیارەکەمەوە ئەوەی سیناریۆ و لایەنی لە ڕاستیە خۆی ئەو پێوەستە بە سیاسەتی کۆی کشتی کللتوریەوە ئێمە لە هەرێمی کوردستان خۆتە دراما و بە تایبەتی فیلم لە تەجروبەی سەرەتاییە ینی جۆرێک لە ئەزمونایە بە بەردەوام لە ئەزمونایە و نەگەشتێتەوەی ئاستێکی گشتی پرۆفیشناڵی وەرگێت چ لە بواری سیناریۆ دەرهێنان نواندن هەموو ئالەتانی کاکامرانش باسی کرد ئەو تۆ کاتێک سەیری ینی ئێستا بۆ خۆت هەروەک بینەرێک کاتە سەیریەکەی درامایەکی تورکی ئەبینی کە دۆلباش کراوە چ بە عەرەبی چ بە کوردی حلقە بە حلقە سەرنج ڕاکێشە و دەدباوە لە ناو ئەمە بۆ نمونە دراما هەیە یەک ماڵی تیا پێشکەش کراوە ئەو ماڵە ئێستا بە پارە خەڵک لە تورکیا ئەچێ بۆ سەردانی سەیریەکە ینی بۆتە قازانج بۆ وڵاتەکە لەو بوارە ئێمە نەک ئەوە ناڵێن نەک ئەوە بکەین ئێمە تەنانەت چیرۆکی ئەو کێشە کۆمەڵایەت و سیاسانی کە لە وڵاتی ئێمە بەو شێوەی تەوزیفی کە لە بنەمایەکی سیناریۆ دراما نەمانتوانێت بە باشی ئەوەش تەوزیف بکەین چ جای ئەوەی ئەمە خەلەلی سیناریستەکان بەڵێ بەشێکی خەلەلی سیناریستەکانە ولا هەرێ ئێوە چیتان کردووە کاکە ئێمە لە ئێوە چیتان کردووە بۆ نمونە حاڵەتی مامۆستا کامەران وتی هەندێکیشی کردووە کاک دڵشاد هەندێکی باشە هەندێکی تێبینی زۆری کەواتە ئێوە چ ڕۆژێک لە ڕۆژان ئەوانەی لە بوارەکەن ینی هەمووانی لە بوارەکەن دانیشتون لە جێگەیە کۆبنەوە نازام سیمینارێ بێ شتێک بێت باس لە خەمەکان بکەن ئەسناکەن ئێوەش بەرپرسن ئەوە تەنها حکوومەت نییە کە بەرپرسن لە ڕاستیای شتێکە حاڵەتی نووسین و سینارۆ حاڵەتێکی فەردیە
ینی بڵێ حاڵەتێکی لەنە قسە لەسەر خەلەلەکان بکرێت بەڵێ خەلەلەکان بکرێت محاوە قسە کراوە قسەی بڵێن گروپ کراوە بەڵام ناکافی نەبووە چکە لە دنیا میهرەجانی سینناریو هەیە لە دنیا وەزارەتی ڕۆژنبیری یا موسسات یا تەلەڤیزیۆنەکان سینناریو ئەکردنەوە داواتان کردو نەکراوە کاکە من زۆر جا سینناریۆم هەیە بە ساڵ کەوتۆ کەسێک نەبوو پێم بڵێ زەحمە نەبێت سینناریۆکە هێ بیکڕمیانە یا ڕۆژێک لە ڕۆژن میهرەجانە کراوە بڵێ زەحمە بێت سینناریۆ پێشکەشکەن تۆ گەر خۆت باسی کەی ئەو تەجروبانە وترێت چەند تەجروبەیەکی تاڵت هەیە لەگەڵ ئیشەکانتە ئەوەی گەرمیان و کوێستان و گەرباسێکی ئیشەکانی ئێستاشت بکەیت یعنی لە ڕێگایەوە پێمان بڵێ خەمەکانی ئەو بوارە بەنسبەت دەرهێنەرێکەوە چین ئوستاز من بە کورتی ئەمەیەکشت باس کە مێشێک لەو شتانی کە زۆر گرنگە ئێمە نیمانە کە مەفروزە هەبێت لە هەموو دنیا شاوایە مەسەلەی ئەوەیە کە ئێمە ڕەخنەگری جدیمان نییە ڕەخنەگری جدی ئیشەکەی ئەمەیە مەسەن بە نمونە لەم دەوروبەری خۆمان باس بکەین لە ئێران ئەگەر تۆ کارێکی درامای تەلەڤیزیۆنی بکەی کارەکە و پەخشکرا لانی کەم کە هیچ کەسێک لەسەری نەنووسێ سی بۆ چل ڕەخنەگری گەورە لە وڵاتەکە لەسەر تەنووسێ ئیتر ئەمە مستەوای ئاستی کارکردنی من و ستافەم تهدید دەکات بەڕاستی ئیتر ئەمە وا ئەکات کە مەسەن لایانی بەرەهمێنەر جارێکی تر ئامادەیە بە پارەیەشی هایل و مەبلەغێکی گەورە بێ مثلا سپۆرتی یا دعمی سپۆنسەری پرۆژێکی منکە یاخود نەخێر ئەوەی چەکە لەو مشکلان کە ئێمە نیمانە و ئیشیشی بۆ نەکراوە مثلا ئەکرێ کاری هوەری هوەرمەند مەسەن ئەکادیمیش نەبێ بەڵام ڕەخنەگر لەبەرەوەی پێویستی بە کەرەسەی منهەجیە بۆ بیرکردنەوە و تێڕامان و نووسین و وەستان لەسەر خوێندنەوەی بۆ بکە پێویستە کەسی ئەکادیمی بن و کەسی جدی بن کە بەداخەوەی ئەمە نیمانە و کەسی جورئەت ناکات لەبەرەوەی لە وڵاتی ئێمە بۆ ڕانەهات و نەگەریش لەسەر ئیشێشە بنووسێ لەوانەیە شتی شخصی تێ بکەوێت ئەمانە بەنسبەت ئیشەکانی منەوە تاکەی چاوەڕێیەکەن لەوا ترسن کە شتی شخصی تێکەوێت وەڵام من بەش حاڵی خۆم ناترسم حەقی خەڵکیشم نییە نازانم هەچ کەسێک ئازادە لەسەر ئیشەکانی من بنووس لەسەریشی نووسراوە حتا بە خراپە باشیش لەسەری نووسراوە و بێمە چاوەڕێ ئەوە بینەوە بێت لە مزاملە بچینە دەرەوە بێ لەوە بچینە دەرەوە لایانی خواردنەوەکانە دەور تەوزیع نەکرێ بەڕاستی ئەبێ مەسەن لە کافتریاکانە مێزی خواردنەوە کۆبنەوە دەورەکان بەڵێ وایە ینی بەڕاستی تا ئەسا حساب بۆ نەکراوە بە نمونە نامەوە بچکۆ پرسیارەکەی جەنابە ئەوە نەبوو بۆ نمونە گەرە دوو ماڵمان هەیە لە مسلسلێکی تەلەڤیزیۆنیە درامایەک دوو خێزان ئەم دوو خێزانە بە قودرەتی قادر دروزەکرێ بەڕاستی ینی نەحسابیۆگەنە لە کاستینگ نەحسابی هارمۆنیات و کۆنتراسی فەیسەکرێ چۆن دایانەی داینێ هەیەکیان لەبەری سەبارەت بەوەی کە یعنی ئەکتەر هەبووە لە بەشێکی یەکێک لە دراماکانە ڕۆڵی زۆر سەرەکی هەبوو و ئەتوانم بڵێم من لە خۆمەوە وەکو بینەرێک لێرە قسە بکەم بە بۆنێ و کەسەوە لە ئیشەکە دانیشتوم بەڵام لە بەشی دووهەمەیان لە بەشی سێهەمەوە نازانی ئەم خێزانە تەبەخوری کردووە نەماوە و هیچ پاساوێکیش نییە بۆ بینەر ئەمە بێڕێزیکردنە بەرامبەر بە بینەریان چییە؟ تاوان بێڕێزیکردنەوەکو باسم کردو هەموو کە کەناڵێکی تەلەڤیزیۆنی بینەری خۆی هەیە ئەبێ و کەناڵە مەسئولیەتی ینی مەسئول بێ بەرامبەرەوەی کە ئەو مادەیە وەرەگرێ ینی چۆن فلتەرینگی بۆکە و چۆن پیشانی بینەرەکەی خۆی هەیە ینی ئەم شتانش بەڕاستی ینی پرۆسێ من پێما ڕۆژێک لە ڕۆژان دێتە ئارا ئەم شتانە نامێنێ ئەبێت تۆ مەجبوری کە ئیشی باش پێشکەش بکەی بێ لە ئێستا ئیش بۆ ئەوە بکەی مەسلەی دروستکردنی فیلمیژیان یا درامای تەلەڤیزیۆنی ئەبێ بە قۆناغەکانی خۆیان تێپەڕێ ینی شتێک نییە بە ئابری بڕۆ ڕەنگە تا ئێستا کۆمەڵێک شت کرابێ وەگو شتانەی ئێستا لە ئێواران کاتی بەرمان کۆمەڵی نازانم چین ناوی هیچ وەڵای هیچ شتێکان لاگرێ هیچ نایەک سکێکی تەلەڤیزیۆنیە چییە ینی بەڕاستی ئینسان شەرمەکات تەماشایەکات و بەڕاستی ئەمە ینی ئەبێ خەڵق قسەی لەسەر کابێ ڕابژیرێ بە سیر بوون ڕاگیراون دوای چەنەڵقەیەک لە سەرەتای بەڵێ بە دڵنیایی ئەمە چۆن چێ پارەیە بەمە چێ موافقەت بۆ ئەماکاوە مەسەلەن ئەمە مشکلەکە نییە چەندێ پارەی تێ بێرێ بەس مشکلەکە ئەوەی ئەمە تەسیری هەیە لەسەر تێکەواتە ئاستی بینی یەکسان ئەوترێت هەلەکان لە بەردەم سیناریۆکان و بە تایبەت لە بەردەم دەرهێنەرەکان کاتێک ئیشێکەکەن ئەو کاگڵشاد وتی من سینناریۆمە یەک ساڵ تۆزی لەسەر نیشتووە ئەوتێت یەکسان نین تۆ خۆت بۆ ئەم ڕەمەزانە ئیشت ئامادە بووە؟ ساز من ئیشم پێش 6 مانگ پێش ئێستا ئامادە بووە قرار بوو دابەزێ لە یەکی لە کەناڵەکان وڵای لەگەڵ دووسێ کەناڵ گەشت گەشتینە ڕێکەوتن دوایی کێکێ لە کەناڵەکان تێمە پارەمان نییە ینی کەناڵەکانی ئێمە لەگەڵ ڕێزم بێ ئیسسنا بەبێ جیازی زۆربەی زۆریان وابیرەکەنەوە 720 ساعتی هەیە لە مانجەکە بە هەرج وەسیلەیەک بێ پڕیکاتەوە ئیتر ئەم مادەیە خراپە مەشاکلی کۆمەڵایەتی لە دوایە مسلسلەی دۆبلاسکراوی مسلسلە هەیە لە ساڵی هەشتایە بەرەم هاتووە بۆ ئێمە دۆبلاژ کراوە بە دۆبلاژی زۆر خراپ
بەڕاستی چکە ئێمە وەکو باسم کرد اختیاری ترە بینین ئێمە دەبلەجەی لوبنانیە بینین هی فارسیە بینین زۆری فەرقە لەگەڵ میشە کوردیانێکی بینین یعنی لانی کەم من لەگەڵ ئەوەم ئیشی غیرە کوردیش دابەزێت وەکو هەموو کەناڵەکانی دنیا بەڵام ئەبێ باسا گەردانێک لە بوارەکە بە دڵنیایەوە زۆرکو باسم کوکو هەموو سەکتەرەکانی تری ژیان لە وڵاتیاتی ببوورە بە کورتی مەیەک شت بڵێم ئەوێ لە ئەڵمانیا بە ئەم شتانە بە یاساڕێک بخرێت هەر بە قسە ناکرێت یاسایەک هەیە بۆت نییە لە 125 بەرهەمی غیرە ئەڵمانی پەخشکەی تا 125 بۆت هەیە ئەبێ مادەکانی تر ئەڵمانی بوو ئەمما دانشکە پەخشەکرێ ئەبێ بە فلتەرینی تەواو تێپەڕێ و بە خەڵکی اختصاصی قەراری لەسەر بە نابێ مەزاجی شخصی و علاقاتی ژێر بەژێر وشتی ژێر بەژێر قەرار با لەسەرەوەی ئیشێکی زۆر خراپ پێشکەشی بینە لێرە بەعکسەوەیە لە 125 خۆمانە لە 125 خۆمان نییە زۆر سپاس مامۆستا ناسر گەرتێبینێک لەسەر قسەکانیان هەبێتەوە من پرسیارێکم هەیە ینی تۆ ڕاوێژکاری لە وەزارەتی ڕۆشنبیری مامۆستا کامەرانوتی وەزارەت ئەبەدەن خەمیان بوارەی نەخواردووە کاک دڵشاد باسی وەزارەتی کرد و کاک سالاریش ئەڵێت نمونەی ئەڵمانیا هێنایەوە ئەڵێت لەوێ لە 125 بێت غیرە ئەڵمانی بێ لێرە بەڕەنگە ینی لە 125 کەم تریش بێت کوردیەکان ئەمە بۆ چیە گەڕێتەوە ئایا وەزارەت لی بەرپرسە تۆ وەکو ڕاوێژکارێک چ ڕۆڵێکتە بۆ لەو مەسەلەیە ڕاستە من ڕاوێژکارم بەڵام من بۆ ئاگاداری توەروا بینەران من 3 ساڵە دەوامم نەکردووە لە وەزارەت ئێستا لەم تازەیە داوام کردووە دوای هاتنی بەڕێز کاک خالد دۆشکی بۆ داوام لەو 3 ساڵەیە گوێ ناگرن لە دەنگما ڕایەکم نییە ینی لە داخان نەچووی ئەستیشارەم ناکەن مەتەلەن لە کارەکانی من لە بوارەکانی من هەرچەند حەزم ئەو مۆزوعەیەکترە مەتەلەن من ئیشم ڕادیۆ و تەلەڤیزیۆن و سینەمای ئەوە ئیشەکانی منە زۆر شت کرا لە وەزارەت لە خلال ئەو 4 ساڵی ڕابردوو دەورەی پێشوو مەتە من ئاگادار لێ نەبوومە کلەوانە مەتەن داخستنی تەلەڤیزیۆنی وەزارەتی ڕۆشنبیری هەر پرسیشیان پێ نەکردووی وەکو ڕاوێژکارێک لە ڕاگەیاندن بینیم لە هین سەبتایتی کەناڵێکم بینی ئەوە یەکێک لە کێشەکانی درامەی کوردیە مەتەن عیلاقەی هەیە بەوە ئەگەر ئێمە وەزارەتی ڕۆشنبیری تەلەڤیزیۆنی خۆی هەیە و ئیشەکان خۆی دامیەکاتن لە خلالی ئەو تەلەڤیزیۆنە توانێت پەخشی بکە و دەتوانی ئەو کەناڵە ببێتە تایبەت بۆ درامەی کوردی و یعنی زۆر مەسایلی ڕۆشنبیری کوردی تر بەڵام بەداخەوە ڕاگیرە اینجا بەڕاستی ینی من چی جواب بدەمەوە خلالی ئەو 4 ساڵی ڕابردوو کە من مەسەلەن دەورێکم نەبووە لە وەزارەتە ئیشێکم نەبووە لە وەزارەتە بەڵام بعض حقائق هەیە دەبێ بیڵێن ینی لەم 2013 2014 ینی دوو درامە کرایە لە سلێمانی دامی وەزارەتی ڕۆشنبیری ڕێزبێ بۆ کامران کە باسی کرد یەکێک لەوانە گەزیزەخان ئەخراجی ئەەکە وایە ئەوانێ و درامە یەکتریش هەیە بەڵێ ئەوەی بەکر ڕەشید باشە یەک درامە لە سلێمانی لە هەولێر کرایە یەک درامە لە دوهۆک کرایە لە کەرکووک نەکرایە لە 2011 2012 لە کەرکووک یەک درامە کرا ئەرسلان دەروێش لە سلێمانی من ڕقەمەکان هەموو لامە متابعەکەم کاک کامران کردیتی دوو درامە لە سلێمانی کرا یەکێک لە کەرکووک یعنی ئەمە وەزارەتی ڕۆشنبیری پارەی بۆ تەرخان کردا و کردیتی اینجا چۆنە و چۆنی ئەوە مۆزوعەیەکترە کێ کردی بۆ پلان ئەخراجی کرد ئەمە مۆزوعێکە گەر بچی ناوە مۆزوعانە بە دە ڕۆژ وەزارەت کاتێک تەمویلی ئیشێکە کات تەنها تەمویلی ئەکادیان چاودێریشێکە بزانم ئیشە چۆنە تا چۆنە بە کەڵکیەوەیە دچێتە سەر شاشەکانوانە مەزەلەن درامەیەک هاتووە بەڕێی دایرەی ڕۆشنبیری سلێمانی بەڕێی دایرەی ڕۆشنبیری دهۆک ئەو دایرەیە خۆی دابەرپرسە لەسەری سیناریۆکەی موافقی کردووە لەسەری دەرهێنەرەکەی تەرشیح کردووە و هاتووە دێتن بۆ وەزارەت دەبێ بۆی بیکە لێن سبەی من دەبێ قسەی ڕاست و حەق بڵێم باش و خەراب خۆ لە بدایەتەوە من لە وەزارەت هیچ علاقەم نەبوو لە ماڵ دانیشتو بووم بەڵام مدیر عامێک لە سلێمانی لە دوهۆک ئەنێرێ بە کتاب دەڵێ ئێمە دەمانەوێ یعنی ئێمە دوهۆک دەمانەوێت ئەو درامەیە بکەین ینی تۆ چۆن ڕایەگری یا ئێمە سلێمانی یا ئێمەی هەولێر ئەو تێت ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان لەسەر ئەساسی علاقاتەکرێت ئەمە تا چەند ڕاستە آخر بزانە خۆی باس لەوە ئەکرێت من لە چەند بەڕێزێکەوە کە لە بوارەکەیە ئیشەکەن بە تەلەفۆن پێم وتراوە و لە مناقەشەش گوێم لێ بۆ ئەڵێت ینی گەر نەبێت بە تەشیر کاتێک پارە ئەدرێ بە ئیشێک
ئەبێت بەشێکی کەسێکی تری تیابێت با ناو نەهێنین بێبەتە شیر یعنی بە حسەیە تۆ کاتێک پارەیەکە درەی بە دەرهێنەرێک یان سیناریستێک کە ئیشی دەرێنانیش بکات ئەبێ حسەیەکی ئەوەی بەرامبەری تیابێت ئەمە تا چەند ڕاستە ئێمە بەڵام من لەگەڵ من وەکو ناسر حەسەن کەس بۆی دی ئەو شتە لەگەڵ منە بکاتن کراوە من لەگەڵ من نەکراوە زۆر کراوە من لە سلێمانی دانیشم وەزارەتی ڕۆشنبیری ئەو 4 ساڵ لە ئەو فێتری پێش و لە هەولێر شتەکە چۆنە وساز من یەک شتەڵێم لە مامۆستا جەنابی فەرمووی کە ئەو درامانە کراوە لە بەداخەوە من ویستم ساڵنامەی وەزارەتی ڕۆشنبیری 2013 بێنم لای برادرێک بوو فەوتانە بووی ئەتوانین هەموو کەسێک بینەریش تەماشای بکە ساڵنامەی وەزارەتی ڕۆشنبیری کۆمەڵە دراما کراوە تیاتی یەک بینەر نەیدی و کراوە پارەکەشی لە تەنیشتۆ نووسراوە چەنی بۆ سەرف کراوە بە بەناوی ڕۆشنبیری شارەکانیشت پارێزگاکانیشە تێپەڕی من نازانم ئیجراعاتی چۆنە چکە تا ئێستاوەکو خۆم ئیشم لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریان نەبووە و نەم کردووە بەڵام لەو ساڵنامە لەگەڵ ناکەی واللهی ڕێنەکەوتووە تا ئێستا ینی ڕێک نەکەوتووە یان ئەگەر بچیت بەدەمتەوە نان واللهی تا بۆی سەریح بینی ینی ئەمە واللهی من نازانم تا ئێستا بۆ خۆم سەرقاڵی کارەکانی خۆم بووم هەتا ئێستا ڕێک نەکەوتووە من پرۆژێک تەقدیمی وەزارەتی ڕۆشنبیری بکەم لە ڕێ بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانیەوە لە بەروی من خەڵکیێرم زۆرستەکەم بۆی کاتی مامۆستا کامەران نەخۆین مەوەستا تۆ پێم وا بێت ئەگەر هەڵە نەبم لە بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانیت یعنی باسی لەوە کرد مامۆستا ناسر وە کاکسەلاریش باسی لەوە کرد ئەو تێت بە فلتەری ئێوەیاتی ئەپەڕێت ئیشەکانیش گلەیەکی زۆر زۆریان لەسرە کەواتە ڕۆڵی ئێوە لەم نێوەندەیە چییە؟ هیچ شتێک بە فلتەری بەربراتی ڕۆشنبیری سلێمانی نەڕۆشتووە چ بۆ داواکردنی ینی فەندکردن چ بۆ عرضکردنیش من وەک شارەزایەک لە بواری سینەما هیچ پرۆژەیەک نهاتوتە بەردەستی من شارەزاشی لەوێ شارەزاش ئەمە ناوێنی چی ینی دیسان پاشە گەردانیە باخ نەدانە گرنگ نییە ینی بوارەکەیان بە گرنگ نەگرتووە هیچ نییە دراوای تۆ ئەو درامایی ئەڕاتە ناو ماڵەکانەوە ینی ئەوترێت ئەمە شانۆگەری نییە بڕۆی بلیتێک ببڕی بەبێ بلیت تۆ مناڵەکەت کچەکەت کوڕەکەت براکەت خوشکەکەت دایکت باوکت بەبێ جیاوازی ئەنێمانە ئەوترێت درامای کۆمەڵایەتین و بە تایبەت کوردیەکان هەمووی بە دیارەوە دانیشە ڕەنگە من کوڕە 4 ساڵانەکەم لە من زیاتر متابعی بکە یعنی ئەم بێخەمیە تاکەی خۆی پاشا گەردانەکە لێرایە ئەگە پێناسەیەکی بچووکی ئامێری تەلەڤیزیۆن بکەین پەخش بکەین ئەتوانین بڵێن میوانێکی ئێسکسووکە و ئەچێتە ماڵانەوە بەبێ ئەوەی لە دەرگابات بە تایبەتی درامە لەم قۆناغە سەختەی ژیانە کە پەیوەندیەکانی مرۆڤ بەرەبەرە لە یەک جیا ئەبێتەوە بەهۆی ئەنتەرنێت و مۆبایل و فەیسبوکەوە تەمەشاکی ئێمە نەک سەدان بۆکو هەزارها هاوڕێمان هەیە بەڵام تەنهاین لە ژوورەکە وەمە لێ هاتۆ کە جۆمان ئەوترێت دراماکان برەوی بەم بوارەداوە نەگووە وەکو هۆشیارێک ئێستا مەسەر ئەو بابەتە تەمەشاکی ئێمە وەمە لێ هاتۆ جۆمان لە هەناسە و ترپەی دڵی هاوڕێکەت نییە تەنها لە فەیسبوکە بە چەت و بەنامە ناردن ئێمە پەیوەندیمان هەیە درامە گرنگی لێرایەکەوە تاکە شتێکەوە خێزان کۆ ئەکاتەوە و بیر و ڕای جیاواز بەهۆی تەمەن و ئاسی ڕۆشنبیری ئەندامانی خێزان ڕێز لە ئاسی بیرکردنەوەی تەگاکانەکرێتەوانەیە و هەروەها جیاوازیەکان بەداخەوەکەوە ئێمە وڵاتمان هیچ بایەخێک بەم بوارە نایەت کە ئێمە وڵاتێکین بە درێژایی مێژوو کورد لەژێر دەستەی عەرەب و تورک و فارسا بووە دوژمن پێش هەموو شتێک و زیاتر لەوەی کەوە بایەخ با بەداگیرکردنی خاک بایەخەیە بەداگیرکردنی عەقڵی تاکی کورد سەرکەوتوش بووە ئەگەر یارمەتیمان بین نایڵن سەرکەین تاکو ئێستا سەرکەوتووە بابینە سەر باسی خۆتان باست لە خەڵکەکان کرد لە ئێستایە تۆ ئیشێکت لە کەناڵی کورسات عەرزەکرێت سپەی ڕابردوو بەڵێ ناوەکەیم تەواو بوت زۆر باشە ئەوترێت تۆ ڕۆڵێکی سەرەکیت هەیە لە ئیشەکە ئەوترێت ئەم درامایانە دیسانەوە مخاتەبەی
عقل و چاوی بینەری کورد ناکەن بۆ نمونە یعنی ئەوترێت بینەر خۆی تیان نابینێتەوە تۆ ئاوا ئەەکەی ینی لەگەڵ ڕێزمانە بۆ کۆمپانیەکانی بواری ئۆتۆمبیل ئاوا ئەەکەی vێلایەکە ڕەنگە بەس تاقمی قەنەفەکەی بەقەت نازانم هەموو نێوماڵ و سەروەتی کەسێک بینەر بێت ئاوا ئەەکەی سیارەیەکە ئەمە جاگوارە و ئەمە ڕێنج ڕۆڤەرە و نازانم یعنی هەست ناکەی کوردستانە ئەسڵەن یەکێک لە دەرەوە ئەو درامایە ببینێت ئەمە قسەی من نییە طبعاً ئەڵێت کوردستان زۆر خۆشەژین ڕەنگە بێن بۆ ئێرە داوای لەجوء بکەن ئەمە بۆ تۆ لە ناو ئیشەکەی حەزەکەم خەڵکی بچکۆلە بە قسەی پێشوم بم بزانن ئەڵمان دوای جەنگی جیهانی دووهەم چۆن هاتنەوە دوای چەند ساڵ بوون بە بەهێزترین وڵات لە ئەوروپا ساڵی 1945 جەنگ تەواو بوو دوای 10 میلیۆن کوژراو دوای 5 میلیۆن ئەسیر لە بەستەڵەکی سیبریا وڵاتێکی ڕووخاو ژنانێکی کەوا زوربەی سوپای سووری سۆڤێت تعدایان لێکرا شۆڕشێک ژنان شۆڕشتیان بەرپاکردنیان نا شۆڕشی ژنان چ دروشمێکیان بەرکردەوە بەرز کردەوە چەند ئەتوانی کار بکە چاوەڕێی پاداشت مەبە لە بری گەنم هیوا بچێنە ئێمە هیوایان کوشت لە ناخمانە بەهەرحاڵ دوای 9 ساڵ ئەڵمان جامی جیهانی تۆتۆپێنیان بردەوە تەنانەت ڕخنەگرێک ئەڵێت ئەڵێ یاریکەر ئەڵمانەکان کە چوونە کاسی عالەمەوانی وە کاسەکان هێنە ساڵی 54 پەنجەکانیان لە کونی پێڵاوەکانیانەوە هات بۆ دەرەوە دوای 20 ساڵ بوو بە گەورەترین وڵات لە ئەوروپا باش بەهەرحاڵ ئیشەکەی ئێوە ئیشێکی ئێمە بەڕاستی من ناتوانم جارێک پێش هەموو شتێ بۆچی سیناریۆ دەرهێنانەکەی ینی کەسێکی عەرەب کردوێتی بەڵێ یا دوو کەسی عەرەب کردویانە ئەمە بۆ جاری ئەمە پرسیارە لای بینەر بەڵێ ینی کورد نەماوە باسمان کردوە کاک دڵشادیش باسی کە ئێمە سیناریۆسمان نییە لەبەرەوە پەنابراوەتە بەر عەرەب بەرەوە پەنابراوەتە بەر عەرەب بەڵێ و هەموو کادیراکانی پشت کامێرە عەرەبن بۆیە تەمەشا ئەەکەی وێنەیەکی یاویتێ کواڵیتیەکی باشی هەیە و کواڵیتیەک ئەتوانی کەوا تۆ ئەم درامایە بنێری بۆ کناڵەکانی کە بە مەبەستی فرۆشتنی چونکە تۆ ئەو دامی ئەو درامایە فەندی ئەو درامایە کێ کردبووی ئێستا پێ دەڵێم بەڵێ بەڵام یعنی من ئاگاداری یعنی بەرهەمهێنانی نیم یعنی نازانم بەڵام ئەوانن کە سپۆنسەریان کردووە بڵێ یەکێک لە هەموو هەڵە گەورەکان بەرهەمهێنانی درامە ئەوەیە کە ئێستا هەناسەیەک هەیە چ لە کەناڵەکانە و لە چ وەزارەتی ڕۆشنبیری کەوا سپۆنسەر بێنن طبعا کە تۆ سپۆنسەری هێنا ئەبێ بە شێوەیەکی مبالغ پێکراوتۆ ئەو کاڵایی کە هەیەی پیشانی بیت ئەمە هەر ئەمە ژواکات من ڕەخان و بینا و کۆمپانیا و سیارەکان بەو شێوەیە بەڵێ بە دڵنیاییەوە کەوا تۆ بودجەیەکی باشن نایەتێ بۆی هەناسەی تیابیت مەجبورە ئەو کۆمپانیایە یاخود ئەو دەرهێنەرە بچێت بۆ ئەو کۆمپانیایی کە کەڵیان هەیە ئەمە قەیوانە ئاسیاسیاڵە فۆرتە جاکوارە هەر یەکە و مەبلەغی پارە دەیاتێ بەڵام شەرت و شووتی هەیە پیشانی بە تەنانەت ئێمە چوین بۆ هەولێر چونکە یەکێک لە شەرتەکانیان ئەوە بوو ئەبێت کۆمپانیا سەرەکیەکەمان بەڵێ زۆر سپاس دەکەم کاتی ناوبڕیشە سپاس دەکەم بینەرانی ئەزیز ناوبڕە گۆرەگرین و لە دوای ناوبڕەکە بەردەوامە بین.